خوای تعالی لقرآنی پیرۆزە مافی دایک و باوکی لەگەڵ خۆیان باس کردووە، وەکو ئەفەرمێ وقضى ربك لسورة إسراء آيتي 23 ولا چەند شوێنی تری قورآنیشە خوای تعالى أفرمي وقضى ربك ألا تعبدوا إلا إياه خوا بڕیاری داوە کەوا ئەو خەڵکە لەسەر زەویە ئەژێن لە خوا زیاتر کەسێکی تر نەپەرستن، لە ئەڵڵا زیاتر هیچ پەرستراوێکی تریان نەبێ کە بیپەرستن و عیبادەتی بۆ ئەنجام بدەن. پاشانی یەکسەر لە پاش ئەوە ئەفەرمێ وبالوالدین ئیحسانا، هەروەها خوای گەورە بڕیاری داوە کەوا لە پاش ئەوەی کەوا تۆ بە تاک و تەنیا خوا ئەپەرستی و شەریک و هاوبەشی بۆ بڕیار نادەی لەگەڵ یا ئەفەرمێ وبالوالدین ئیحسانا و چاکە بکە لەگەڵ دایک و باوکیە. ئەمری دووهەم لە پاش تەوحید لە پاش یەکتاپەرستی خوا چاکەکردنە لەگەڵ دایک و باوکیە.